گەڵ ئەو هەموو ڕووداوە ناخۆشش کە بەرگوێمانەکەوێت کۆمەڵێک ڕووداوی خۆشی هەیە کە پێویستە بیر خۆمانی بێنینەوانێ و سەرنجمان بخەینە سەری وە لە حکمەتەکانی تێبگەین. لە ماوەی ڕابردووە ڕووداوێکی تر لە سوشیال میدیا سەرنجی ڕاکێشانەوەیش کچێکی 11 ساڵان لە دوایەوەی کە سەردانی ماڵی خوا کە و سونەتی عەمرە جێبەجێیەکە جوڵەکردن و قسەکردنی بۆەوە گەڕێتەوە لە کاتێکا پێشتر نەتوانێتی جوڵە بکەوە نەتوانێتی قسەش بکە. ئەمڕۆ لێرە زۆر بەڕێز کاک حاجی عەبدوڵڵا سەعید خاوەنی کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە و کۆمپانیایەک کە سونەتی عەمرەی بۆ ئەو بەڕێزانە ڕێخستۆ و لەگەڵیانە ئەنجام داوە لێرە میوانمانە و هەروەها خاتوو منیرە حەمە ساڵح نمکی ئەو خاتونەی کە سپاس بەخوای سەچاک بۆتەوە و هەروەها خاتوو ژوان کەیوان گەشتیاری عەمرە و ئەو بەڕێزی کە ئێستا تەندروستی نخوا بەزیابێ زۆر باش بووە لێرن یخوا بخێر بێن حاج عەبدوڵڵا بەخێر بێن حاجی منیرە بەخێر بێن حاجە بچکۆلانەکەشمان خاتوو ژوان بەخێر بێن حاج عەبدوڵڵا بالێ بەڕێستەوە دەست پێ بکەین ئێوەکو بەڕێوەبەری مایکەکە ئیشەکە وەکو بەڕێوەبەری کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرەوە هەروەها یەکێک لەو بەڕێزانەی کە زۆر سەردانی ماڵی خواکەن و گەشتیارێکی زۆر دەبەن و دێنەوە هەستان چۆنە کاتێک کە کەسێک لە ماڵی خوا ڕووداوێکی وای بەسەرا دێت و تەندروستی باشی بۆ گەڕێتەوە. سەرەتامە فەزلی خوای پەروەردگارە کە شیفا لای هەمومان یەقینیمان ئەوەیە کە کەسێکیش ئەگەر دەرمانێک ئەخوا عیلاجێک وەرئەگرێت ئەبێ داوە دۆعای تەنها ئەوە بێت خوای پەروەردگار داواکارم کە کاریگەری بکەر ئەو عیلاجەوە بۆی شیفای من بێت. دیارە ئەم دادە بەڕێزش کە لەگەڵمانە بوو خوای تەعالا سپاسی خوای گەورە ئەکەین لەسەر ئەو نیعمەتەی کە بەسەریا ڕشتین چونکم یعنی لە ڕاستیە ئەگەر بیرکەینەوە نێمە بڵێن گروپێک بووین سبحان الله هەموو ئەو گروپە چاویان لەم کچە بوو چاویان لەم دادەیە بوو یعنی هەمویان ئەتوانم بڵێم وەکو دایک و باوکو خوشک پەرۆش بوون بۆی یعنی پەرۆشێکی وە ئەم دادەیە کە لەگەڵمانە بوو سبحان الله هەتا وەکو دوو ڕۆژیش لە هاتنۆمان ئەتوانم بڵێم گۆڕانکارێکی وای تێ نەکەوت یعنی هەموو گیانی ئازار بوو حتا ئەمە دایە گەورەیەتی هات بۆ لەمەی وەڵی ئەم شەو هەتا وەکو بەیانی بە ئازارەوە نەخەوتووە یعنی زۆر زۆر ئازاری هەبوو زۆر زۆر ناڕەحەت بوو سبحان الله بەڵام لە هەمان کاتا یەقینێکیش لە دڵمانە دروست بوو کە بە هیچ شێوەیەک ناومێد نەبووینەوەی کە خوای تەعالا ئومێد بەخش بووین لە ناخمانە کە خوای گەورە شیفاکەی بۆ نێرە و ئینشاڵڵا بە ئومێدەوە ئەگەڕێنەوە بالفعل يعني لفظلي پەروەردگار دەرناچین ئومێدەکەش هەروە بوو یەقینەکەش هەروە لە دڵمانە دروست بوو. خوا بەخێر بێنەوە حاجی منیرە هەرگەر بۆمان باسکەی سەرەتا خاتوو ژوان کەی تووشی کێشە بوو گرفتەکەی چی بوو واتە ئەو نەخۆشیەی کە بەسەری هات چۆن و حاڵەتەی توش بوو بەچی وای لێ هات یانێ کە نەیتوانی قسە بکایان لە کێکەوە وایە بەس مایکەکە با نزیک بێ لە بڕوا مەکتەب چوو لە دارۆخە مامان لەوێ شت بکڕێ ئێتی سوفەکە هاتبووانی دوکانەکەی باوکی گەڕێگرت بوو ئیتر هاواری کردبوو ئەوەی زریکانە بوو توی باوکم باوکم سوتا لە ژورە فریای باوکم کەون ئیتر یانە بەدە کەس نەگیرا ئەم کچە ئەوەی قریشکانەوە لە دواییە ئیتر وای لە هاو کچە ناسکیە ئازار ئەمە چەندێک یانی چەند ساڵێک 6 مانگ چەندێک لەمە بێت تقریبا هەمووی دوو مانگە بێت هەمووی دوو مانگە بێت هەمووی کەوای لە هاتووە ئیتر ناسکیە ئازار هەچی دکتۆر بوو بردمان هەچی شوێن بوو چەند سوورەتی قورئان هەموو شتێکمان بۆی کرد هیچ چاری نەبوو دکتۆر هەموو عیلاجە هەر هیچ چار بوو هەتا بەیانی زریکانەی ناسکەمیاشە ئیتر ماوەکی پێچوو لە دوای ئەوە قاچی لە دەستا قاچی لە دەستا ئیتر یعنی زۆر زۆر قەتمان لێ خوارد بەس هەر هەمێمان هەر بەخوای گەورە خوای گەورەی شەڵا ڕەحمی پێ بکات لە دواییە دەستەکانی پەنجەکانی ئاڵا لە یەکەوانی ئیتر یعنی جافێکی بۆ هەڵناگیرا بە زۆر جافێکی بۆ هەتا قاچیش و دەستیشی لە دەستدا دەست و قاچی لە دواییە زمانیش توانێ قسەکردنیشی نەما لە ماوەی چەندێکە ئەم گۆڕانکارە ڕوویدا حەج منیرە ئەم دوو مانگە ئەم دوو مانگەیانی ڕوویە ئیتر زمانی هیچ زمانی قورس بوو هیچی بۆ ناوت یا لەسەر نوێژەکە وایلی هاو زمانی قورس نی بڕوات ببێ زمانی وایلی ها وەختی وە هەبوو خەریبی دڵمە وەستا کە ئەم بینی ئەو زمانە خەریب قوتی ئا زمانی ئاسا هیچ قسەی بۆ ناکرا پزیشکەکانی ئێرە چیان وت پزیشک هەرێوت حەچی فەحسە بماکە هیچی نەبوو هەریان بوو بۆ خۆی چاگە بێت بۆ خۆی چاگە بێت یعنی هیچ ئیسفادەمان لێ نەکرد حتا بەیانی ئەم زەعیفەیە گریاوێتەوە ئازار ئەوی تێزابیان پیاکردن گیانە مێشە سەرە مێشە قاچە مێشە خەوی نەبوو هەتا بەیانی باید دەست لە دەستیا بایە ئەگیان ئەشتر ساوی ناوێرم
ئازارم هەیە ئیتر لە دواییە سپاس بۆ خوای گەورە تقریبا 2 ڕۆژ پێش ئەوە جا قسەی کردوتی ئەیگو منیش ئەمود چییە پێمان بڵێ ئەها قسەکەی بۆ چۆن یعنی لە حاڵەتێکا بوو زمانیشی گیرا بوو دەست و قاچیشیشی نەکرد بەڵام هەستانە کرد ئێوێ شتێک بێەوە بڵێ و بەڵام ناتوانێت ئێمە چیمان و کەیگو ئەجا ئەمە چیمان پێگو ئێمە قەڵام و دەفتەرمانە هێنا چێ بوو جافەکەمان پێی نەکرد قسەیە کرد منش ئەخوا ئەم چییە لە دوایە هەرهین نەکرد ها بۆ ماڵی ئێمە هەر دەستی بەرزکردهینی کە چۆن تیارە هەڵاسی عیبێنیشێتەوەتم بۆ خوای ئەمراوە بینوسە بۆمان ئیتر کە نووسی وتی خەوم دیوە لە خەومە کەشتێکی سپی کابە شەریفی لەسەر بۆ ڕۆشتووە خوای گەورە باین کروم توتی وەرە بۆ ئەوێ شفادەیە بن بۆ ئەمرە ئیتر باوکیشی بڵێن هاوسەرەکەی من وتی بەسەر چاو من ئەوت بم بانەن کردچە لەگەڵە ئەگەر خوای کری شەڵڵا ئەوە بوو چابدی خۆی ئەتوانێت مایکەکە ئێستا بگریان یان تۆ هاتوو ژوان بەخێر بی پیرۆزە گەشتی ئەمرەشێ کرد تەندروستی چۆنە ئێستا باشی شکر ئازار شتە نییە ئەی هیچی بیرە ئەو دوو مانگی پێشووتر بارە دۆخی چۆن بوو هیچی لە یادە ناڕەحەت بووی کوێت زیاتر ئازاری هەبوو هەموو گیانت هەستی بە چیە کرد بە ناخۆشی ناخۆش بوو چۆن ئەو ینی وتت پێویستە بچین بۆ ئامرە تۆزە باسی ئەوەمان بۆ بکە گەشتی ئامرەکە چۆن بوو خەوەکەمان بۆ بگێڕەوە یانی ئەو خەوەی چینی چۆن بڕیار چۆن وات بە مێش کتاب کە بچی بۆ گەشتی ئامرە بکەیت خەوت بووم هەڵسام لە خەوم بینی کابەی پیرۆز لەسەر کەشتی بوو خوای گەورە وتی وەرە بە پرتەکە پەڕەرۆ نەمتوانی توتی تۆ وەرە بۆ ئەوێ باشە بیت ئەی ماشاڵە ئەی هەستە چۆن بوو کە خەوێکی وات بینی خۆش بوو ئەمە شەو بوو کە خەوتیان بە ڕۆژ خەوەکەت بینی یا شەو لە کاتی خەوی شەو کاتی خێواسایی ئەی دوایەوە چەندی پێچوو تا دایە گەورە و با بڵێن باوە گەورەیە باوکتەوان تێگەێنی کە تۆ شتێکی وات بینی و خەوێکی وات بینیوە قسە بۆ بەیانی تێدگەیاندن ئەی هەست چۆن بوو کە گەشتی ئەمرێت کردیان چووی بە ئومێدت چۆن بوو دڵنیا بووی کە باشە بیتەوە باشیش بوویتەوە شکر لەسەر پۆلی چەنی ژوان 5 ئەچیتەوە بۆ قوتابخانە بەڵام ڕەدەستم کردەوە بە خوێندن دەی سەرکەوتوو بیانی تاقیکردنەوەکانە ئەنجام نەدا و کاتە تۆ لە گەشتی ئامرە بووی بەش ساختێتەوە کەواتەی شاڵە کاتێکی تر ئەنجامێیت و لەگەڵ هاوڕەکان تا بەردەوامە بی حاجی منیرە حاجی عەبدوڵڵا نازانم ئەو لەحزەی خات و ژوان کە گۆڕانکاری بەسەر جەستە تا هات یان هەستت کرد توانای جۆڵاندنت هەیە کامتان لە نزیکەوە بوو یان کێ تۆ لای بووی حاجی ئەگە بۆمان باسکەی لە حەزەی گۆڕانکاریەکە بەس مایکەکە لە خات و ژوان وەگریتەوە یەک ڕۆژ پێش قاسەکان حاجی منیرەش قسەکە سبحانەڵڵا پەنجەکانی کرایە پەنجەکانی یەک ڕۆژ نازانم کاتەکە دیارە ئەم یعنی زیاتر هەموو بەسەریەوە بووین سبحانەڵڵا ئەو وەجبەیە چەند بووین هەمووی چاوی لە مناڵە بوو بە دۆعا بە پەرۆشی هەمووشی خەوەکەی بیست بوو نەیبیست بوو ئەخەوەکە دوای لەلایانی ئەمانەوە بڵاو بوویەوە بەڵام وەکو پەرۆشی وەکو کەسێکی خۆیان وەکو اینجا بە دۆعا بەوەی کە ئەیبەن لەگەڵ خۆیانە بۆ حەڕەم سبحانەڵڵا وەکو یەک خێزان لەو ماڵە لەو گروپە زۆر عەجیب بوو یعنی بڕواکە من یعنی لە 2006 من گەشتەکەم تا ئێستا گەشتی وام نەبینیوە ئەمەنە هەمووی یەک دەست و یەک دڵ و یەک ڕۆح و یەک پەرۆش بێت یعنی دیاردەیەکی زۆر زۆر عەجیب و بەڕاستی چۆن بۆ حاجی منیرە کاتی چاکبوونەوەکەی کاتی چاکبوونەوە من هەبوو بەخوای گەورە هەمێم هەبوو بەخوای گەورە چونکە لەبەرەوەی ئینسان ئەبێ قەت ناهمێنە بێ لە ڕەحمی خوا سپاس بۆ خوای گەورە ئێمە کە هاتین کە ڕۆژ چینتر کاک حاجی بە ساقەی بم زیاد لە حەد ئەرکی لەگەڵ کێشاین بەخوا ئەو خوشکبرانی کە لەگەڵمانە بەڕاستی یعنی جگەر سۆزەی خۆم نەیتوانی ئەوم بۆ بکات کردیانە قەڵام دۆشکانیان بردوانە بە کابێ شەریف تەوافیان پێ کردووە ئەتیوەڵا ئەو ڕۆژەکە زۆر بێتاقەت بووم تر هاتبوون و جەماعەت لە حرم من نەمتوانی لە مزگەوتەکە نوێژم کرد مزگەوتی ئوتێلەکە لێ نوێژم کرد وتی نایەن بۆ حرم نەیتوانی بەڕاستیوان هاتبوونە ئیسراحەتکەن وتم ژوانگیانەوە هەمی هاتەوە دەبە ساقم دەی هەسە پشت بە خوای گەورە هەستە بە قوربان دەی یا ئەڵڵا دەی هەسە بیسمیللا سپاس بۆ خوای گەورە لەگەڵ هەستایە سەر پێ هەستا بەس یەک جار کەوتەوە قچە لە جەرگمەوە هاوبووی هەستایەتم یا ئەڵڵا هەستەرەوە هەستا یەکسەر باپیرەی تاڵێمە لە هۆدەیەکی باپیری باوکی دایکی لە هۆدەیەکی تر بوو یەکسەر چوو لە دەرگاکەی
باپیرەیە يعني ئەو نەتوانی بڕا ئەوەنگە توانی هەتا درگا بە درگاڕۆی ئیتر دوای ئەنجا کەوتم دەی ژوانیان ئیتر هەچی لەو لەگەڵمان نابوون خۆ دەزانی لەوانەیە چوو بن هەموو درگاکان نزیکن لێکۆ لەو وەڵام من نەچووم شەڵا خوا بیکا بەخشەڵات ئیشەڵڵا ئەچین ئیشەڵڵا هەر هەمووی بە ژن و پیا و مناڵ و گەورەوە هاتون بە دوای ئەم کچای سڵاواتیانەوە دیاری پێغەمبەر صلی الله علیه و سلم بە قوربان و بە ساقل بوون و دەی ژوانیان سپاس بۆ خوای گەورە ئیتر ڕۆیشت کوت سێ چوار فڕێنیان بە ساڵۆنەکەیە ئیتر لە دواییە خوای ماڵی هەموو لای ئاوا بێ ماڵی هەر هەمویان ئاوا بێت يعني زیادە حد یارمەتیان ناین سپاس بۆ خوای گەورە وتیان یاڵە حاجی میرە بابی بین بۆ حرم وتم ئاخر ناتوانێت جارێ با تۆزێ بڕاوتین بابی بین یەخوا ماڵیان ناوا بێ کاگاشم و خێزانەکەی و کچەکەی بڕوا بێ کچەکەی کتی کەمە قەڵاندۆشکان جاجی بردی کردی قەڵاندۆشکانی کابێ شەریفی پێماچ کرد تەوافی پێ کرد ئەم دواییە کە ڕۆژی زۆر قەرەباڵغ بوو کتی ئەبێن حاجی میرە بردمان سێ تەوافی کرد بەپێی خۆی لەو قەرەباڵغەیە ماشەڵڵا یعنی بۆ لەحزەیە تۆقاچ هەڵبڕی زۆر مهمە هەموو دەمارد وشک بووە بەڕاستی سڕە بێ ڕاستە تۆ دوومان هەمووی ئەیتر سێ تەوافی کردوایی زۆر قەرەباڵغ جەماعەتی هەندیەکان هاتنە ها بڵێن ئەوانش ئەمرەچەکان زۆر بوون وتی بۆ خوای ببەژێرەوە ئیتر لەوێ دەستیان گرت و ڕۆشن سپاس بخوا تەوافێکیشی کرد بەرزیان کردەوە تەڵا دەستی ناگاتە هینەکە دەستیا لەکوێ دەستا لەکوێ ڕژوانگەر لەکوێ ڕۆکنی یامان دەستی لەوێ شەوەیە تەسبیحەکەی لێیا سپاس بۆ خوای گەورە ڕۆژی پێشەوە بکە بێنەوانێ ئەتە سپاس بۆ خوای گەورە ڕۆژ دوایتری گوبانە ڕۆینەوانێ با بچینەوانێ بۆ نەڕچین بۆ حرم نەچین هاوکارانمان دیمەنەکانمان پێما بهێنە ڤیدۆمان هەیە حاجی منیرە ئەگەرەوەی لەسەر شاشەکەی بینی لە بەرامبەرت ئەوە دیمەنەکان لە بەرامبەر ئەمە هەنێک ڤیدۆی تایە کاتی جوڵانی ئەوە خات و جوان ئەو ماوەی لەوێ بووی کەنە جوڵای لەسەر عەرەبانە بووی هەستت چۆن بوو کە دوایەوەی توانیت بجوڵی دڵخۆش بووی بۆی زانیت خەوەکە داتە دی خۆت دڵنیا بووی لەوەی ئەو شتە ڕوەدا ئەگەر ئەوەمان بۆ باسکەی یعنی دڵنیا بووی لەوەی کە ئەچیت بۆ باشە بیتوێیتەوە خۆم زۆر دڵنیا بووم زۆر دڵنیا بووی بە خەوەکەتەوە ئاوا دڵنیا بووی نه هەر خۆم دڵنیا بووم بچم بۆ ئەوێ چاکە بوو زۆر باشە چەندەم ڕۆژی گەشتەکەت بوو چاک بوویتەوان و توانی هۆستیت بۆ بەیانەکەی ئەڕۆشتینەوە ئەگەڕان ینی آخر ڕۆژی گۆڕانکاریەکە بە گشتی ئەخیر ڕۆژ ئاخر ڕۆژی گەشتەکەتان بوو ئەو چەند ڕۆژەی کە لەوێ بوو هیچ ناومێد نەبووی بڵێ جارێکە گۆڕانکاریم لە جسمما ڕووی نەداوە یا هەر ئومێدێ هەبوو هەستە چۆن بوو لە کاتی ئەنجامدانی سنەتی عەمرەیە کاتێککە تەواف دەکرد یان کاتێککە تەوافیان پێ کردی کە چووی بۆ کعبەی شەریف دەبینی یان نوێشتە کرد لەوێ هەستێکی چۆن بوو خۆش بوو زۆر باشە حاجی عەبدوڵڵا باست لە بابەتێک کرد کە گەشتی زۆرت کردووە ئەکرێ مەسەلەن ئەنواع گروپێکی 20 کەسی 40 کەسی خەڵکی زۆری تایە تەبیعەت و فکرە و تووڕە و گەنج وانەی تایە وتت هەستێکی جیاوازە بوو هەر لێرەوەم گروپە هەمووی یەکدەنگ بوون هەست دەکرد شتێک هەیە و غەریبە لە لای خۆت جیاوازم حاڵەتە یعنی توانم بڵێم مەوهیبەیەک بوو سبحان الله خوای تەعالا کە بەخشی بووی بەم گروپە ئەم گروپە هەمویان چاوی تیژیان کەوتووە سەر مناڵە بێوەی بزار بەبێەوەی خزمی بن بەبێەوەی بیناسن بەس حب و خۆشەویستی ئەم مناڵە لە دڵی و دەرونیانە یعنی ڕۆژانە ئێستەمە ئاوای ڕۆژانە قورئانی بەسەرەوە خوێنرا ڕۆژانە ئازاری بەتینی هەبوو یعنی ئازارێک کە ئەگەر قسەش لەگەڵا کردە قورئانیش بەسەرەوە خوێنە ئەم یعنی گوێی بۆ ناگرتی یعنی چۆن ئەڵێی بێتاقەت بوو بێزار بوو ناڕەحەت بوو لە تاو وەزعی خۆی ئیتر حتا لە مەدینەش بووین ئەم خۆی ئەزانێ وەزعەکە زۆر خراپ بوو تا لە مەکەش بووین ئەموو هەر ئەبێ بچێتە حەرەمەوە سبحان الله یەک گۆڕانکاری لە جسمی ئەم مناڵات دروست بوو پێم خۆشە بەش باسکەم یەک قوم ئاوی زمزمی ناخوات یەک قوم یعنی تۆ نەدەتوانێت ئەیزانیەوە زمزمە ئەیزانی یعنی ئێمە کردمانە ساردیەوە ساردی قوتوی ساردی ئەیزانی ئەو ساردی ئاوی زمزمی تێکراوە یعنی هەست یعنی گۆڕانکارێکی وا لە جسمیان ڕۆ ئیتر وردەوەدا ئەو شتانەی هەمووی بۆ گەڕایەوە دەستی کرد بە ئاوی زمزم خواردن خوای تەعالا ئیفاقەی بۆ ناد یعنی خۆ ئێمە لای خۆمان لای هەموو ئەهلی دین ئەوە زانیاریان هەیە کە لە ڕاستیە شیفا تەنها لای خالقە تەنها لای پەروەردگارە ئیتر خوای تەعالا الحەمدولیلا دڵی هەمومانی خۆش کرد بگرە وەکو نیمچە جێژنێکی لێ هات یعنی ئەو ڕۆژەی کە پێشەوەی بگەڕێینەوەنێ هەمووشی بە دڵی خۆش گەڕایەوە ئەو عەرەبانەشی پێیان بوو لە مەدینە عەرەبانەکەیان بەجێش سپاس بەخوای پەروەردگار حاجی عەبدوڵڵا تاسە ئەمە یەکەم حاڵتر ناو گەشتیارەکانی ئێوە ڕووداویان پێشتر شتی وا هەبووە کەسێک سەردانی
مەکەی پیرۆزی وەکو ئیفلیجی وەکو ئەم حاڵەتە ئازار بەخشە ینی بەتینەی کە بە مناڵەوە بوو کە بەس خۆی ئەزانێت چ ناڕەحەتێ وەگەر سەری وێنەکانی پێشووترکەن ئەوەندە ئازاری هەبوو دەموچاوی عەسەبی بوو ئاگری لێباری حاڵەتی کە حاڵەتی لایانی دەرونیمان هەبووە بەڵێ منەوەی کە لەگەڵما هەبووە ئەمە تقریبان چوارم حاڵەتە کە خۆی تەعالە چۆنەڵی شیفای داوە ئیفاقی بۆ ناردووە ئەوانەی کە وەکو ئەم نەبوون ئەوانەی کە حاڵەتی لایانی دەرونی بوون یعنی چۆنەڵی بارودۆخێکی جیاوازیان هەبووە بەهۆی سەدمەیەکەوە بۆی مردنی برایەکەوە یاخود بەهۆی لە دەستدانی مناڵێکەوە یاخود بەهۆی لە دەستدانی هاوسەرێکەوە ئەم حاڵەتانە هەبوون بە چاوی خۆم بینیمە ئەمە چوارم حاڵەتە کە لەگەڵ من هەبووە خۆی تەعالە ئەو ناڕەحەتی لەسەر لا بردووە خی گەورە ناڕەحەتی لەسەر هەمومان لا بە عاقبەتی هەموو لای خێر بێ بەڕاستی قسە و باز زۆرە لەگەڵتان بکەین بەڵام لەورەی کاتمان کەمەوە حەزەکەم ئەگەر شتێکتان مابێ لە دڵتان نابێ ئێوە بیڵێن خاتو ژوان مایکەکەی لایە خۆ تێراوی زەمزەمە خواردەوە حاجی بچکۆلەکەمان تەواو پێشتر بۆ نەتە خواردەوە بەدەست خۆت نەبوو حەز لێ نەبوو نەیەتوانی حاجم مایکەکە وەرگریتەوە حاجی منیرە ئەفگیانی ئەم زەعیفەیە کە ئەیوە دایانیرە من بە بۆ حرم من بە ئەم بر بۆ ڕۆزەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە کۆڵ بردومە بەخوا ئەیوە سوتام گەڕم گرت تێزابیان پیاکردم یعنی بڕواتان ببێ ئەو کچە وەکو چۆنێکێ بیتوێنیتەوە ئاوای لێ ئاهات شلم بەدەستمەوە دەستم لە پشتی ئەیە دەستم لە سەری ئەیە ئاگر چۆن بۆ ئاوا ئەسووتا ئەوی تێزابیان پێکردم تۆ بڕوان پێ ناکەی بەخوا تێزابیان پیاکردم دایانیرە ئەم بردەوە دەرەوانە لە دوایی یاسپاس بخوای گەورە یعنی بۆ ئەماتوان مەسامان بۆ کرد مەسامانە کرد لە بە ئاوی زمزم بۆمانە کرد یەکسەر بە دزیشەوە ئەیگۆ ترشاوە ئاوی زمزمەکەی نایخۆ نەی ئەخوات سبحان الله ئیتر ئەو ڕۆژە کە تەوافمان پێکرد ڕازم هەر ئەو ڕۆژێ بوو ڕۆژی پێشەوە بوو تەوافمان پێکرد لە قاتی دوو تەمان عەرەبانە بوو تۆڵە ئەم خاڵە زۆر گرنگە حاجی منیرە بەڵێ بێ ئەوەی خۆی ئاگادار بێ خۆی بزانێ خۆی بیبینێ ئاوی زمزمتان تێکەڵ بە ساردیا شۆربایەک یا شتێک کردووە لەگەڵ ئاوێکی تریاسە یە خستە بەردەمیوت ئەویان ناخۆم ئاوی زمزمی بەفەحسی زمانی زانی بەفەحسی زمانی مامۆستا زانێت مامۆستایەکی زۆر قورئانی بەسەرەوە خوێن یعنی ئەوە دەبێت لێرە سوپاسکەین بەس بەداخۆ ناوەکەی نازانم خۆی گەورە پاداشتی لە کۆتا وشەی منی شاوەی ئەڵم یا ڕەبی خۆی تەعالە بە خاتری عەزەمەت و ئەسمای خۆت داواکانی لێت هەر کەسێک لەو ناڕەحەتی بارودۆخانەیە خی پەروەردگار دەروی خێری لێ بکاتەوە شیفا بۆ ناڕەحەتی نەخۆشیەکانیان بنێت دەخوا سەلامەت حاجی منیرەگیان یاخوا هەموو دۆستێکم هەموو مسلمانێ ئەوە بڕا بەخۆشی بێت لە دوعای خێر بێ بەشمان مەکەن ئینشەڵڵا بێبەشتان ناکەین ئینشەڵڵا کەسمان بێبەش نەکە بێبەشتان ناکەین خوای گەورە دەروی لە ئێمە کردەوە دەروی لە هەموو مسلمانێک کاتوانێ ئەو ڕۆژەش کە تەوافەکەمان پێکرد لەگەڵ شابازە مامۆستاگیان مامۆستایەکی بەڕێز زۆر قورئانی بەسەر خوێن بەڕاستی ئەو ئاوە زمزمەکەی زیاتریایە تقریبا دەک دەبەی بەخوازم سێری تر بوو هەچی چۆنێ و بە قوڵقمیایە و تێربێ خۆی خواردی سپاس بۆ خۆی گەورە بەڵام هاتەوە بەڕاستی بێتاقەت بوو ئیتر سپاس بۆ خوا لە دوای ئەوەش کرد لەخوا سپاس بۆ خۆی دووبارە خاتو ژوانێ خوا بەخێر بێ سپاس دەکەین تەندروست باز بی ئیشەڵڵا هەمیشە دووربی لە دەرد و بەڵا خۆشحاڵین کە ئەمڕۆ لێرە بینیمانی ئیشەڵڵا ئەم جارە بە گروتینێکی باشتر و بە شەق و زۆقێکی زیاترەوە لەگەڵ حاجی عەبدوڵڵا بچی بۆ گەشتی عەمرە وای گەورە سەرکەوتوتان کە برای شیرینم وڵاتیان پایدارتان کە سەربەرز و سەرفرازون مێدەوار ئینشەڵڵا وای گەورە لێتان زۆر سپاس بۆ حاجی منیرە هەنکی ژوان خان و سپاس بۆ ژوان خانیش لێرە بوو ئینشەڵڵا خۆی گەورەی بپارێزێت و تەندروستیش سەلامەت بێ ئینشەڵڵا خوا بەخێر بێن هەموو دانیشتنێکمان لەگەڵتانە دڵخۆشی بەختەوەری بێ خۆی گەورە سەربەرز و سەلامەتتان کە ئینشەڵڵا خوا بەخێر بێن